ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئامادەکاری دەکات بۆ بانگێشکردنی بەڕێوەبەری بانکی هەرێم و هەردوو بەڕێوەبەری مەرزی باشماغ و گەرمیان تا ڕوونکردنەوە بدەن لەسەر داهاتی خاڵە سنووریەکان و نەمانی پارە لە بانکەکان. واژۆی ئەندامانی ئەنجومەنی پارێزگامان کۆ کردوتەوە کە نیسابی یاسایی تەواو کردووە، نزیکی 15 ئەندامی ئەنجومەن واژۆی کردووە، داوای بانگێشکردن و ئامادەبوونی هەریەکە لە بەڕێزان بەڕێوەبەری بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی و بەڕێوەبەری گومرگی پەروێزخان و گومرگی باشماخمان کردووە کە بێن ناو کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا ڕوونکردنەوەمان پێ بدەن، چونکە بەپێی بەدواداچوونەکانی ئێمە کە بە دوواداچوونمان کردووە بۆ بەشێک لە فەرمانگە حکومەکان ئەو فەرمانگانی کە سەرچاوی داهاتیان هەیە و بۆ خاڵە سنووریەکان دەرکەوتووە داهاتێکی زۆر لەو سنوورانە با بڵێن لەو سەرچاوانەوە کۆ بێتەوە، بەڵام بەداخەوە نایگەڕێنەوە بۆ خەزێنەی حکومەت. بەپێی ئامارێکی نافەرمی داهاتی مانگی یەکی مەرزی باشماغ 10 ملیار و 500 ملیۆن دینار بووە، داهاتی پەروێزخان 20 ملیار دینار بووە، بۆ مانگی دوو داهاتی باشماغ 15 ملیار دینار بووە، داهاتی پەروێزخانیش بەرز بۆتەوە بۆ 25 ملیار و 23 ملیۆن دینار کە سلێمانی پێویستە ماگانە 70 ملیار دینار بۆ موچە بگەڕێنێتەوە بۆ وەزارەتی دارایی و باز لەوە دەکرێت داهاتی خاڵە سنووریەکان زۆر لەوە زیاترە، بەڵام دیار نییە چی لێ دەکرێت و پێویستە حکومەتی خۆجێی سلێمانی وەڵام بداتەوە. من ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگا بەڕاستی لایەنە سیاسەکە پەیوەندی بە ئێمەوە نییە. ئێمە ئەوەی کە لە سەرمانە و بەڕێزانە میوانداری یەکەین لە ئەنجومەنی پارێزگا ئەوەی کە ئەندامان لایەن ڕوون نییە پرسیار دەکەن و زانیاریەکە وەرەگرن، ئەو کاتە ئێمە لەسەر ئەو زانیاریە ئەوانەوە لایەنی بڵێن ڕووی ڕاستەکەیمان بۆ دەرەکەت چکە بەڕاستی بڵێن بەڕێوەبەری گومرگەکان ئەوان داتای داهاتی گومرگیان لایە و فەرمانگەکانی کەش هەمووی داهاتی لایەنی بابەتێ نییە کە قورس بێ جۆری خەرجکردنەکە خۆ دەزانی بە بڕیاری پارێزگای سلێمانیش خەرج ناکرێ. ئێمە سنووری دەسەڵاتەکەمان چاودێرین بەسەر حکومەتی خۆجیەوە، ئەوەی کە ڕوونکردنەوە هەبێ ئێمە ئەتوانین بیبین لە بابەتی ئەوەی کە ئەم داهاتە چۆن کۆکرێتەوە. بۆ بانگێشکردنی لایەنە پەیوەندیدارەکان بۆ کۆبوونەوەیەکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی 14 واژۆ لە کۆی 34 ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کۆکراوەتەوە، جگە لە یەکێتی فراکسیۆنەکانی دیکە واژۆیان کردووە داهاتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لای ئەندامانی ئەنجومەن ڕوون نییە و دەستیان بە هیچ ئامار و داتایەکی خاڵە سنووریەکان و داهاتی ناوخۆ ناگات. ڕامیا ڕوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.